لەسەر قەڵا کۆبووینەوە بۆ کردنەوەی ئاگری نەورۆز بەرز ڕاگررتنی یادی نەورۆزی کوردان و لەگەڵ ئەوەشە لە بیرمان نەچێ گەورەترین یادی ڕاپەڕین لەم شارەیە لەم ڕۆژانەیە ڕوویدا لەلایەن نەتەوەکەمانەوە بەرامبەر جەور و زوڵم و ستەمی بەعسی گۆڕ بە گۆڕ بە هیواین ئەم یادە ببێ بە هەوێنی ئاشتی و پێکەوەژیان و زیاتر نزیک بوونەوەی پێکاتەکانی شاری کەرکووک. ئێمە عادەتەن ئەگەر داوا بکەین لە شاشەکانەوە داوا ناکەین، ئێمە بەڕسمی داواکەین و داوامان کردووە کە هەمیشە لە شاری کەرکووک یەکڕیز بین، یەکگرتوو بین، یەک بڕیار بین. هەمیشە لە ئەو ئەندامانەی کە نایەنە جەلسەکانەوە ئێمە داوامان کردووە بێن لەگەڵمانە ئەم ئەنجومەنە ببینە ڕێوە، ئەم پارێزگایە ببینە ڕێوە، هەمووی لە پێناوی خزمەتکردنی شاری کەرکووکە. بەڵامی تر هەر کەسە و بۆچوون و سیاسەتی خۆی هەیە، ئێمە ئەوەی لەسەر شانمان بێ لە ڕووی نەتەوایەتیەوە، لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی سیاسیەوە هەموویمان ئەنجام داوە.